بنای خوای گەورە من سیرا ڕێبار لەتیف خوێندکار لە کۆلێژەکانی یونایتد ساینس دەمانی کچان توانیم ئەم ساڵ لە پۆلی 12 نمرەی 99.4 بەدەستێنم. پێم خۆشە لێرە سپاسی خوای گەورە بکەم کەم فەزڵی پێبەخشیم و دواتر دایک و باوکم کە هەر لە سەرەتا و تاوەتی پۆلی 12 زۆر هیلاک بوون لەگەڵم لەبوونی هەر پێداویستێکیان بۆ دابین کردوم. دواتر سپاسی مامۆستا و بەڕێبەر و مەکتەبەکەم ئەکەم کە بەڕاستیان زۆر مامۆستای زیرەک و بە ئەزمون بوون هەم لەلایەن ئەلمی و معنویەکەشەوە زۆر زۆرامەتی دەرمان بوون. قوتابخانەکەمان چەندین پرۆگرامی جۆراوجۆر و تایبەتیان بۆ ئامادەکردە بووین. یەکێک لەوانە زیرۆ مستێک کە خۆم زۆر ئیسفادەم لێ کرد لە کاتی ئیزنەکە. مامۆستاکانمان زۆر دڵسۆز و بەخەم بوون لەبوونی هەر پرسیارێک هەر کاتێک پرسیارم هەبوو بێت جوابیان یامەتەوە بە جوانترین شێوە و دوای ئەوەش دایمەن ئامۆژگاریان ئەکردین هانیان ئاین بۆ ئەوەی باشترین هەوڵی خۆمان بین بۆی باشترین دەرەجە بەدەستبێنین. و تایبەتی مامۆستای فیزیامان کە زۆر خەمخۆی تەلەبەکان بوو بە عام لە پۆلی 12 و ئەو بووە هۆکاری ئەوەی کە لە پرۆگرامەکانە بەشداری کەم کە ئەویش هۆکارێکی گرنگ بوو بۆ گەشتن بە و دەرەجە بەرزە. پێیان من بۆ خوێندکارانی پۆلی 12 ئەوەیە کە ئامانجە بۆ خۆیان دابنێن و ڕۆژانە لەگەڵ یا بڕۆن و هەوڵی بۆ بن کات بە فیرۆنێن و پشت بە خۆیان و مامۆستاکانیان دەستن دڵنیا بن پشت بە خوای گەورە ئەگەن بە ئامانجەکانیان.